بینەرانی عزیزی کورسان نیوز سڵاوتان لەبێ مزریان ڕەحمان من بە هەواڵا بریەکانتان پێشکەشەکەم سەرەتاش بە گرنگترین ناونیشانەکان دەست پێ یەکەم. حکوومەت هەرێمی کوردستان بە هیوا بووە لە دابینکردنی موچەی مانگەکانی 11 و 12 بڕیاریان داوە لە کاتی تاوتوێکردنی بودجەی 2026 و بابەتە یەکلا بکەنەوە. ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ تاوتوێکردنی پرسی داهاتە نانەوتیەکان کۆبوونەوەی ئەنجامدا بەرپرسانی دەواازە سنووریەکان و دەستەی گشتی گومرگ و باجیش بانگێشت کرابوون. وەزارەتی دارایی عێراق بەهۆی ئەنجامدانی ساختەکاری لە پێدانی دۆلار بە گەشتیاران 21 فەرمانبەر و بەرپرسی بانکی ڕافدەینی سزا داوە. بانکی ناوەندی عێراق هەندێک مەرجی بۆ ئەو بانکانە ڕاگەیاندووە کە مامەڵەکردن بە دۆلاریان لێ قەدەغە کراوە بۆ ئەوەی بتوانن دراوە بیانەکانی دیکە بەکاربهێنن. دووبارە سڵاوتان لەبێ. وەزارەتی دارایی هەرێمی کوردستان بڕیاری داوە بۆ موچەی مانگەکانی 11 و 12 هیچ وەفدێک بۆ بەغان نەنێرێت. ئەو دوو موچە لە بەشی ئەمانەتدانرێت. سەرچاوەیەک لە وەزارەتی دارایی هەرێم بە کورسان نیوزی وت هیچ وەفدێکی وەزارەتی دارایی هەرێمی کوردستان لەبارەی موچەی مانگەکانی 11 و 12 ناچێتە بەغا. ئەنجومەنی وەزارەتەکە بە کۆی دەنگ ئەو بڕیاریان داوە. ئەشڵێت عێراق مەرجی داناوە بۆ هەرێمی کوردستان کە ئەبێت لە بودجەی ساڵی 2026 موچەکانی ئەو دوو مانگە ببڕێت، بەڵام هەرێم ڕازی نەبووە، بۆیە بڕیار دراوە ئەو دوو موچە لە بەشی ئەمانەت دابنرێت. ئەو سەرچاوەیە بە کورسان نیوزی وت حکوومەت هەرێمی کوردستان بێهیوا بووە لە دابینکردنی موچەی ئەو دوو مانگە واتە مانگەکانی 11 و 12 2025 و بڕیاریان داوە لە کاتی تاوتوێکردنی بودجەی 2026 ئەو بابەتە یەکلا بکەنەوە. ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ تاوتوێکردنی پرسی داهاتە نانەوتیەکان کۆبوونەوەی ئەنجامدا. بۆ کۆبوونەوەکەی ئەمڕۆ بەرپرسانی دەواازە سنووریەکان و دەستەی گشتی گومرگ و باج بانگهێشت کرابوون بۆ ئەوەی باس لە قەبارەی داهاتەکان و هەروەها چۆنێتی کۆکردنەوەیان بکرێت و سیستمی ئەسیکۆدا و کاریگەری ئەو سیستمە لەسەر بەهای دۆلار و نرخی خۆراک تاوتوێ بکرێت. هەروەها بەپێی زانیاریەکان لە کۆبوونەوەکەیە باس لە کاریگەری ئەو باجە گومرگیانە کراوە کە لە چەند ڕۆژی ڕابردووە ڕاگەیەندراون کە بەهۆیەوە کاریگەری خراپی لەسەر جوڵەی بازرگانی لە بازاڕەکانی عێراقا دروست کردووە. کۆبوونەوەکە دوای 3 سەعات هەڵگیراوە بڕیارە سبەی واتە ڕۆژی یەکشەممە بەردەوامی پێ بدرێت. لێرەیە هەندێ زانیاریتان بە داتا و ژمارە دەربارەی داهات و خەرجیەکانی حکوومەتی عێراق لە ماوەی دەمانگی سەرەتای ساڵی 2025 پێ ئەڵەم داهات لە ماوەی دەمانگە 104 تریلیۆن و 400 میلیارد دینار بووە و ئەوترێدەما ئاستێکەکە ئاستێکی بەرچاو و ئاستێکی باشە ڕەزامەندیان هەیە لەم بارەیەوە، بەڵام خەرجیەکان 115 تریلیۆن و 500 میلیارد دینار بووە واتە خەرجی لە داهات زیاتر بووە. کورتێنان هەبووە، کورتێنانەکەش 11 تریلیۆن دینارە. ئەوترێت یەکێک لە هۆکارەکانی دابەزینی بەهای دینار بەرامبەر بە دۆلار یەکێکیان ئەم کورتێنانەیە کە لە بودجەیە دروست بووە. داهاتی نەوتی لە ماوەی ئەو دەمانگەیە 93 تریلیۆن و 100 میلیارد دۆلار بووە. سەدانەوەدی داهاتی عێراق پشتی بە نەوت بەستووە کە ئەمە بەردەوام ئێمەش لە ئابووری کورسان نیوز و تومانە بەردەوام پسپۆڕانیش دەخلەوەکەنەوە. ئەمە یەکێکە لە خاڵە لاوازیەکان لە ئابووری عێراقا لەبەرەوەی کە پشتی لەو ئاستەیە بە نەوت بەست هەر جۆرە بڕیارێک لە هەر سوچێکی ئەم جیهانێک کاریگەری لەسەر بازاڕی نەوت دروست بکە ڕاستەوخۆ کاریگەری لەسەر ئابووری عێراق و لەسەر بەهای دراوی نیشتیمانی عێراق دروستەکە. وەکو بینیمان لە ماوەی ئەم ساڵە واتە ینی ساڵی ڕابردوو بێگومان ساڵی 2025
نرخی یەک بەرمیل نەوت لە نێوان ئەتوانین بڵین 60 بۆ 70 دۆلار بوویت لەو بینەیە ناسەقامگیر بوو جوڵەی ئەکرد تەنانەت ئەو ئاستەش بۆ ئابووری عێراق بەس نەبوو بۆەوەی کە کورتێنان لە ئابوووریەکەی دروست ببێ بەس نەبوو جا تابگا بۆی کە ئەم ساڵی 2026 کە پێشبینیە کرێت ئەوترێت هەر زۆرتر لەوەشدا ئەبەزێت و ئەبێ بزانین کە ئابووری عێراق کە لەم ئاستە زۆریا لە سەدانەوە پشتی بە داهاتی نەوت بەستۆچی بەسەردێ داهاتی نانەوتیش 10 تریلیۆن و 300 میلیارد دینار بووە لە سەیە دەی داهاتی وڵات پێک ئەهێنە کە ئەمە بابەتێکی ترە و ئەمە هەمان ئەو بابەتەیە کە ئەمڕۆکە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بێگومان کۆبوونەوەی لەسەر کردووە مازن غەریب پەرلەمانتاری فراکسیۆنی یەکێتی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ ئەم بابەتە لەگەڵمانە بابزانین چی باس کراوە بەکوێ گەیشتون سڵاو لێبێ کاک مازن پێمان بڵێ سەرەتا کۆبوونەوەکە بۆچی هەڵگیرا بۆچی کەوتە سبەی و هۆکارەکەی چی بوو؟ سڵاو لە بەڕێستانش زریان خان ئێوارەی هەموو بینەران باش ئەمڕۆ سێم جەلسەی پەرلەمانی عێراق دەستی پێکرد بانگێشتی مدیر عامی هەیئەی مەنافذ و گەمارک و دەڵای بکرابوو بەڕاستی ئەو سێ شەخسیاتە ئەو سێ بەڕێزی کەوا بانکرابوو پەیوەست نەبوو بەو کارنامەی ئێمەوە بەڕاستی ئێمە لە هەموو ئەندامانی ئەنجومەن بناو هۆڵ ینی وامان ڕاگەن کە ئەم سێ بەڕێزە سەتا پێنجی داهاتی عێراق ئەوانی کەوا لە بەدەست ئەوانایە ناهێنن ئێمە پێویستە کرد لەم دانیشتنەیە جەنابی سەرۆکوەزیران و بەڕێزی وەزیری مالیە و سەرۆکی بانقی مرکزی ئەمانە ئامادە بن بۆی سوورەتێکی زۆر وازەحتر لە بابەتەکان ئاشکرا بکەن بۆ خەڵک و بزانن چی ئەگوزێرێت لە عێراق ئێمە خۆتە زانی دانیشتنەکە پەیوەست بە ئاشکراکردن و ئەو وەزعی کەوا بەسەر عێراق هاتووە جیان لە داهاتی ناناوتەکان بۆیە مناقەشە دروست بوو لە ناو جەلسەکانە زۆر شت ورجێنرا بۆ نمونە بەڕێوەبەری هەموو مەنافزەکانی عێراق شتێکی باس کرد کە ئەوان تەتەوڕیان ینی بەرەو پێشوونێکی زۆر باشیان هەیە لە بابەتی هەموو مەنافزەکانی عێراق لە ئەرزی ئاسمانی بەحری لە ماوەی ساڵی 2025 بۆ نمونە ئەو نمونەی هێنایەوە کە 500 میلیارد لە داهاتی عێراق زیادی کردووە پێشتر لە ساڵی 2024 هەموو داهاتی مەنافزەکان 2 تریلیۆن بووە بەڵام ئەم ساڵی 2025 بە کۆی ئەو ساڵە 2 تریلیۆن بووە ئەمانە خۆ دەزانی ئەم ڕێژە و ئەم داهاتە بۆ دەوڵەتێک وەک عێراق جەناب شت لە راپۆرتەکەدا باست کرد کە ئەم شتانە عێراق تووشی کورتێنانێکی زۆر هاتووە اینجا بۆیە زۆر پرسیاری ئاراستەکرا. کاک مازن من دوایی بەوردەکاری چه باسی خاڵە گومرکیەکان و چه باسی داهاتی باج و ئەو شتانە ئەەکەم کە بڵێن ئەمڕۆ لایەنە پەیوەندیدارەکانیان لە پەرلەمان بوون بەڵام سەرەتا با بزانێکم سبەی بڕیارە کە ئەم کۆبوونەوەی درێژەی پێ بدرێت ئەم کەسایەتیانە کە ئێستا جەنابەت ناوت بردن ئامادە من لە کۆبوونەوەکەی پەرلەمان سەرۆک وەزیران وەزیری دارایی ئەوانە کە جەنابتان وتان پەیوەستن بەم بابەتی داهاتی نانەوتیە ئایا سبەی ئامادە بن لە کۆبوونەوەکە؟ نەخێر زریان خان ئەم کۆبوونەوەیە تەرخان کرا بەس بۆ ئەم سێ بەڕێزە بەڵام چی بوو خۆت زانی کاتێکی زۆری پێویستە بۆ نمونە ینی سەتانەوەتی ئەندامانی ئەنجومەن پرسیاران لای خۆیان حازر کرد و بۆی ڕوبەڕووی ئەو بەڕێزانە بکرێتەوە بەڵام کات درەفت نەبوو بۆی هەمووی بۆیە دواخرا بۆ ڕۆژی یەکشەم کە سبەیەکە بۆی هەموو بابەتەکان ئاشکرا بکرێت بۆ هاوڵاتیان و بۆ خەڵک بڵێت. باشە کاک مازن ئەو بابەتی کەوا جەنابت باس کرد ئەفەن ئەو زەوی جەنابت باست کرد بابەتی ڕێز وزەراوە ئێمە هەمومان وەکو داوایەک پێشکەشی هەموو لە هەموو مناقەشەکانە داوامان کرد لە سەرۆکی ئەنجومەنی نوێنەران کە بکرێ زیاتر ئەم بابەتە پەیوەستە بە ڕێز وزەرا و وەزیری مالیە و سەرۆکی بانقی مرکزی ئەوانە بێن بۆ خەڵکی ڕوون بکەنەوە بڵان ئایا عێراق لەوە چ وەزعێکایە چ ڕۆژێک چاوەڕێیەکە. ئەی باشە و ئامادەبوونیان کاک مازن بە مەبەستی لێپێچینەوەی و پێداچوونەوەیکی ڕەسمیە لەلایەن پەرلەمانەوە یا هەروەکو وتان تەنها بۆ ڕوونکردنەوەی
زانیاریەکانە بۆ هاوڵاتیان و بۆ مناقەشەی ناو پەرلەمانە؟ نەخێر لێ پیچنەوە نییە زیران خان خۆت زانی ئێمە لە سەرەتای دەورەی شەشەمای لە جەلسەی دووەمە بابەتی وەزعی عێراق و ئەم ئەزمە مالیکەوە تووشی ئەم وڵاتە بووە باسکرا بۆیە تەرح کراکەوە ئەم بەڕێزانیکەوە پەیوەستن بە منافزی حدودی و زەرائب و گومرکەوە بێن بزانن ئایا ئەوان ئیش و کار چۆنەکەن چۆن وەزعی عێراق چ داهاتێکی هەیە و چی ئیسفاداکە و چی هەیە و چی نییە بۆیە ئەم جەلسەیان تەرخان کردبووە بەڵام لە داهاتوویەکی نزیکە بۆی بزانی ئێمە خۆرەزانانی وەزعی عێراق بە وەزێکی زۆر دژوار و خراپاڕوە و کوتێنانێکی زۆری هەیە لە بجێی ئەم دەوڵەتەیە پێویستەکە هەم چارەسەر بدۆزینەوە بۆ ئەوەی ئیتر چارەسەرەکە ئایا لە بەرزکردنەوەی زەرائب بێ لە بەرزکردنەوەی نرخی دۆلار بێ یان هەنێک تەقەشوفات و کەمکردنەوەی موچە بێ ئیتر ئەم بابەتانە هەمووی لە ماوەی ئەم لە داهاتوویەکی زۆر نزیکە ئەمانە هەمووی ئەبێ بێن ئەمانیکەوە ئێمە داوامان کردەوە بنمونە ڕێژ وزەراوانە بێنە پەرلەمان و ئەبێت چارەسەری بۆ بدۆزینەوە ناکرێ وڵاتێکی وەک عێراق بەم شێوەیە بێ چونکە دوا ڕۆژەکەی خراپە بێ. باشە کاک مازن هەرەوەی کە سێەم کۆبوونەوەی ئەنجمەنی نوێنەران تەرخان کراوە بۆ داهاتە نانەوتیەکانەوە دەری ئەخات کە لایانی پەیوەندیدار بێگومان لایانی یاسادانەر لە عێراق هەستی بەو گرنگیە کردووە بە گرنگی بابەتی فرەچەشنکردنی ئابووری لە عێراق بەڵام ئەمڕۆ ئەو کەسانە کە بانکێشت کرابوون بێگومان لایانی پەیوەندیدار لە خاڵە گومرگیەکان و لە باجانی خاڵە گومرگیەکان و باج و ئەمانە هەمووی جمگەی گرنگن بۆ داهاتی نانەوتی وڵات. ئایا لەم کۆبوونەوەیە بە ئامادەبوونی ئەم کەسایەتیانە باس لە خاڵە لاوازەکان و هۆکاری کەمی داهاتی نانەوتی کرا کاک مازن وترا کە خاڵی لاواز بۆ نمونە لە بابەتی باجا چیە لە بابەتی خاڵە گومرگیەکانە چیا بەرچاوڕوونی درا؟ بەڵێ بێگومان جەنابی عومەری وائیلی کەوا بەڕێوەبەری هەیئەی منافدە باسی لە زۆر شێت کرد یەکێک لەوانە کەوا گوتی بەرەو پێشوونمان هەیە لە سیستەمی دەواازە سنوورەکان بە هەموویەوە ینی بۆ نمونە لە مەتاڕەکانە لە ئاویەکانە لە ئەرزیەکانە ئەمانە ئێستا بە ئەلکترۆنی کراوە هەموو داهات و شێوە و هاتنەژوورۆ و چوونە دەرەوەی ئەو کەلوپەلانیکەوە لەم وڵاتەیە گشتی بە ئەلکترۆنی کراوە لەژێر ڕقابەی عملیاتێکی مشتەرەکایە ڕۆژانە سەرپەرشتیەکرێ و داهات بە ئەتمەتە ئەکرێ ئێمە ئەتمەتەی پێڵێنەوە بەڵام لەوێ ئەو عومەر وائیلی باسی یەکێک لە گرفتەکانی کرد یەکێک لەو گرفتانی کەوا ئێمە هەتا ئێستا هیچ ئەو دەواازە خاڵە سنوورانیکەوە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانایە ئێمە هیچ کۆنتاکێکی وامان نییە کەەوە پەیوەست بێ بەوەی ئێمەوە بۆیە داوا کرا لە ناو ئەنجومەنی وەزیران کە لە هەموو کوتلە سیاسیەکان هەم کوردیەکان و هەم ئەو برایانیکەوە ناو پەرلەمانی عێراقان لیژنێک پێک بێنن بۆی کۆنتاکێ دروست بکرێت لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی بکرێ بە یەک سیستەم لەگەڵ کاک مازن ئەمە کە ئاماژەت پێدا زۆر گرنگە لە بەرەوەی کە باسی گەرمی چەند ڕۆژی ڕابردوش بە سیستمی ئەسیکۆدا جێبەجێ کراوە لە خاڵە گومرگیەکانی عێراق بەڵام لە هەرێمی کوردستان لایانی پەیوەندیدار ناڕازیە ئەڵێ هەم هیچ ڕاوێژێک نەکراوە بە هەرێمی کوردستان هەمیش تایبەتمەندەکانی هەرێمی کوردستان لە بەرچاو نەگیراوە بۆیە ئەڵێ ما بێتە هۆی بەرزبوونەوەی نرخی بەرهەمە سەرەکیەکان بۆ نمونە خۆراک. ئایا ئەم سیستمی ئەسیکۆدایە و ئەوەی کە بۆچی ڕاوێژ بە هەرێمی کوردستان نەکراوە ئەمڕۆ لە پەرلەمان قسەی لەسەر کرا؟ هەمووی قسەی لەسەر کرا بۆیە بەڕێستان و بە هەموو هاوڵاتیانی خۆشەویست ڕاگەێنم بۆیە لەو بارەیەوە داوا کرا لیژنەیەک پێک بێنرێ بۆی کۆنتاکێ دروست بکرێت لەگەڵ هەرێمی کوردستانە ئەم لیژنەی پەرلەمانیە بۆی ئەم کێشانی کەوا هەیە لە بین حکوومەتی مرکزی و حکوومەتی هەرێمە لە بابەتی سنووری خاڵە سووریەکانە چارەسەران بۆ بدۆزوێتەوە بەڵێ بێگومان ئەنجا یەکێک لەو کێشانی ترکەوە ئەو بەڕێزە باسی کرد مدیری منافز عێراق یەکێک لەوە بووکەوە ئێمە کێشەی گرفتی
گومرکیمان هەیە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان زۆر لە کەلوپەلەکان ئەو سعرە نییە کەوا لەگەڵ ئێمە ینی زەرایبمان زیاترە ڕسوماتی حکوومەتی عێراق گەلێ زۆرترە بۆ بابەتی هاتە ناوەی کەلوپەلەکان لە چاو حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆیە لەسەر ئەو بابەتە ینی تیشکرایە سەر ئەو بابەتە بۆی بتواندرێ ئینشەڵە لە ئایندەیەکی نزیکە لە ڕێی ئەو لیژنەیە و لە ڕێی پسپۆرانی ئابوورێەوە و لە پسپۆرانی دەواازە سنوورەکانەوە بتوانن ئەم گرفتانە چارەسەر بکرێن. کاک مازن بەڕای ئێوە بتوانن زیاتر بەڵێ کاک مازن ئەزانین کە لە عێراقا بۆ نمونە بۆ باج کە یەکێکە لە داهاتە نانەوتیەکان خۆ دزینەوە هەیە لە گومرگا دیسانەوە گەندەڵی زۆرە بەهۆی گەندەڵیەوە یعنی داهاتی خاڵە گومرگیەکانی ژۆک و پێویست نییە پێ دوایە یاساکانی پەیوەست بە باج و گومرگ بۆ ئابووری ئەمڕۆی عێراق گونجاوە یان پێ دوایە پێویست ئەکات کە هەموار بکرێتەوە و لەم خولەی پەرلەمانە هەموار بکرێتەوە هیچ پلانێک هەیە بۆ ئەوە؟ زریان خان بێگومان من دووبارەیەکەمەوە وەزی عێراق بە ئاراستەیە کاڕوا هەم حکوومەتی عێراق و هەم حکوومەتی هەرێمش هەم وەزارەتی مالیە و ئەمانە ئەبێ چارەسەرێکی زۆر بە پەلە و خێرا بۆ ئەم بابەتانە بدۆزێتەوە چونکە بەڕاستی میزانی عێراق لە وەزێکی زۆر خراپایە کورتێنانێکی زۆری هەیە خۆتان نزانن دەوڵەتە وەظیفەیەکی زۆری هەیە ینی نسبەی وەظایفی لە عێراق لە چاو هەموو دنیاوە گەلێ زیاترە ئەمانە یعنی تو هەر بە داتا بیلین خۆ جەنابشت لە سەرەتایی بابەتەکە باست کرد ئێمە داهاتمان گەلە کەمترە لە خەرجیمان خۆزەین خەرجیمان گەلە زۆرە داهاتمان کەمترە وڵاتێک بەو شێوەیە ئەگەر بێ ئەگەر تو توانیت ئەم ساڵش بۆ نمونە لە 2026 ینی تۆزێک کورتێنان هەبێیان نسبەیەک بێ و بتوانانی ئیداری بەبدەی لە ڕێهەنێک قەرز و بابەتەوە بەڵام ئایا بۆ ساڵی 2026 خۆشتان نەزانن هەموو دنیاش زانێ ئاستی فرۆشتنی نەوت ئێمە هەموو عێراق خۆی پابند کردووە بە داهاتی نەوتەوە زیاتر لەسەر ئەوە لەسەر سەری نەوت پابند بووە بەڵام ئێمە ئەوە تا لە میزانی 2026 سەری نەوت لە هەموو بازارەکانی جیهانە گەیشتە خوار تقریبا 57 و 56 دلارەوە اینجا ئەمە یەکێکە لە کێشە هەرە گەورەکانی کەوا ڕوبەڕووی ئەم دەوڵەتا بێتەوە. بڵێ سپاس مازن غەری پارلەمانتاری فراکسیۆنی یەکێتی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە لە بەغاوە لەگەڵمان بوون. سپاس بۆ زانیاریەکانتان. لە هەرێمی کوردستان زیاتر لە 400 پرۆژەی بەرهەمهێنانی ماسی هەیە هەلیکاری بۆ هەزاران کەس دابین کردووە. وەزارەتی کشتتوکاڵی هەرێم ئەڵێت لە ڕێی دروستکردنی چەندین پۆند و بەندا و هەلی پاراستنی ئاسایشی ئاو و زیادکردنی بەرهەمهێنانی ماسی دراوە بۆ ئەو مەبەستەش گەورەترین پرۆژەی بەرهەمهێنانی ماسی لە هەرێمی کوردستان و عێراق دروستکراوە هەوڵە درێت لە ڕێی پرۆژەی هاوشێوەوە خواستی ناوخۆ پڕ بکرێتەوە. لە ئێستاە تەنها نزیکەی 6 خواست بۆ بەرهەمی ماسی لە ناوخۆیان بەرهەمەهێنرێت ئەوی تر لە ڕێی هاوردەکردن لە ناوەڕاست و لە خواروی عێراقەوە هاورداکرێت. لێرەیە بە داتا و ژمارە باسی سامانی ماسی ئەکەین لە هەرێمی کوردستان بزین بارودۆخی سامانی ماسی بە شێوەیە کە دواتریش لەگەڵ میوانێکی زۆر شارەزا باسی ئەم بابەتاکەین و باسی بەخێوکردنی ماسیەکەین بزانێکین بارودۆخمان چۆنەوە پلانیش بۆ داهاتوو چییە. پرۆژەی ماسی لە هەرێمی کوردستان لە ئێستاە 413 پرۆژەمان هەیە. بێگومان ئەم داتانە کە من باسییانەکەم داتای ئەو پرۆژانن کە تۆمار کراون. حتمما هەندێک پرۆژەشمان هەیە کە بەبێ مۆڵەت لە هەرێمی کوردستان کارەکەن دواتر لەگەڵ میوانەکەمان باسی ئەو بابەتە ئەەکەین. بەرهەمی ساڵانە لە هەرێمی کوردستان 4600 تۆنە کە پێویستی ناوخۆ 80000 تۆنە واتە ئەگەر بم پێ بێ تەنها نزیکەی 106 وەکو وتم ئەوانە کە تۆمار کراون 106 پێویستی ناوخۆ دابینەکەن کە کۆی ئەم پرۆژە تۆمارکراوانە 6000 هەلیکاریان لە هەرێمی کوردستان ڕەخساندووە کە ژمارەیەکی بەرچاوە و سەرمایە پرۆژەکانیش 100 ملیار دینارە. بە زانیاری زیاتر هەر لەم بارەیەوە وەربگرین. وەزارەتی کشتتوکاڵ
لەم بارەیەوە دەربارەی دروستکردنی پۆندەکان و بەنداوەکان ئەڵێت کار کراوە بۆ پاراستنی ئاسایشی ئاو و زیادکردنی بەرهەمی ماسی بێگومان چه ئاسایشی ئاو چه ینی سامانی ماسی دوو بابەتی زۆر گرنگن ئاسایشی ئاوەکە کە هەر پێم وانیە پێویست بکات زۆر قسەی لەسەر بکەین بەڵام سامانی ماسیش لە هەرێمی کوردستان یەکەم ئەوەی کە هەلێکی کاری باش ئەڕەخسێنێت بۆ هاوڵاتیانمان دووهەم ئەوەی کە دراوی وڵات پارەی وڵات بۆ هاوردەکردنی ئەو بەرهەمە نایەتە ناوخۆ و ئەتوانین لە ناوخۆ ئەوەی کە پێویستمانە دابینی بکەین بۆیە هەردووکی زۆر گرنگە و وەزارەتی کشت و کاڵەڵێت دروستکردنی گەورەترین پرۆژەی بەرهەمهێنانی ماسی لە دهۆک ئەنجام دراوە ئەویش دیسان لە میوانەکەمانە پرسیین بزانین گەیشتووەتە کوێ و بارودۆخی بەکوێ گەیشتووە 23 پۆند هەتاوەکو ئێستا دروست کراوەتە لە هەرێمی کوردستان 23 پۆندمان هەیە بۆ گلدانەوەی ئاوە 58 پۆندی تریش دای لە بردنەکەم لە دروستکردنان کە هێشتا تەواو نەکراون واتە نەکەوتونە قۆناغی ئەوەی کە بتوانن بەکاری بهێنن و لە پرۆسەی دروستکردنان با هەر لەم بارەیەوە بزانین چه زانیارێکی ترمان ئەمە کۆتا زانیاریمانە دەربارەی بەرهەمی ماسی و دەربارەی پۆندەکان و دەربارەی سامانی ئاو لە هەرێمی کوردستان وەکو باسم کرد سامانی ماسی لە هەرێمی کوردستان لانی کەم ئەوەی کە تۆمار کراوە ئەوە کە هەمانە قەبارەکەی لەو ئاستەیان نییە کە بتوانێت پێویستی ناوخۆ پڕ بکاتەوە بۆیە ئێمە بۆ ئەم بابەتە لێرە لە ستۆدیۆ میوانداری کەسێکی شارەزاکەین بۆی قسەی زیاتری لەسەر بکەین دکتۆر سەلاح مەجید سەرۆکی کۆمەڵی گەشەپێدانی سامانی ماسی لێرە لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەیە سڵاو لێبێ دکتۆر دکتۆر سەرەتا باسێکی سامانی ماسیمان بۆ بکەن لێستا لە هەرێمی کوردستان چی بەسەر هاتووە دوای ئەم دابارینانەیەم دوای یانە و دوای بێگومان لافاوەکان لە چ بارودۆخەکەین لە ڕووی سامانی ماسیەوە لە ڕاستیدا سامانی ماسی لە هەرێمی کوردستان ئەکرێ بە دوو بەشەوە بەشی یەکەمیان ئەو ماسیانن کە بە شێوازێکی سروشتی لە با بڵین پۆند و دەریاچە و ڕووبارەکان ئاژین ئەمانە زۆربوون و پەرەپێدانیان بەندە بەو ژینگە سروشتەی کە تیاژین کە ئەمانە ئێستا بەرەو کەمبوونەوە ئەچن و ڕۆژ بە ڕۆژ بەرەو ئەوە چێکە ئەم سامانی ماسی لە دەریاچە و ڕووبارەکانە کەم بێتەوە جۆری دووەمیان با بڵێن بەشی دووەمیان لە سامانی ماسی ئەو ماسیانن کە بە شێوازێکی دەستکرد لە حەوزەکانە یان با بڵێن پۆندەکانە ئەو حەوز و پۆندانی کە بە شێوازی دەستکرد دروست دەکرێن ئەوانن کە با بڵێن خەڵکانێک کە خەریکی پرۆژەی بەخێوکردنی ماسین لەو دەریاچە و با بڵێن لەو پۆند و حەوزانە بەخێویەکەن. باشە دکتۆر لە ئێستا نرخی ماسی لە هەرێمی کوردستان بەراورد بە پێشووتر چ گۆڕانکاریکی بەسەرا هاتووە؟ لە ڕاستیدا ئێمە ساڵانی پێشوو ژمارەی پرۆژەکانمان کەم بوو نرخی ماسی تا ڕادەیە گران بوو ئەنی بە ئاسانی ئێمە نەمانەتوانی با بڵین ماسی بەرهەم بێنین بەڵام ئەوە چەند ساڵێکە با بڵین لە هەرێمی کوردستان ژمارەی پرۆژەکانمان زیادی کردووە یعنی وای لێ هاتوو ئێستا ئەتوانم بڵین گەشتوونەتە ئاستی خۆبژێوی لە بەرهەمێنی سامانی ماسیە بۆیە نرخیش دابەزیوە ئەنی ئێستا ئەگەر ئێمە بەراوردی بکەین بە ساڵانی پێشوو نرخ لە ئێستا لەگەڵەوە کە تێچووی بەرهەمهێنانی ماسی با بڵێن زیادی کردووە بەڵام نرخەکە هەرزانە با بڵێن ئێستا نرخی با بڵێن چولێ گۆشتی ماسی جملەکەی لە دەوری با بڵێن 4000 بۆ 4500 دینارە بەنسبەت با بڵێن ماسی کار بەوە بۆ ماسی با بڵێن تراوتیژەوەی کە ناو خەڵکە بەسەلەمۆ ناوی هاتووە ئەویش با بڵێن لە نێوان 6 بۆ 6500 دینارە وەکو جملە ئیتر لە شتێک گرانتر ئەگاتە دەستی هاوڵاتی بۆیە ئێمە پرۆژەکانمان خۆشبەختانە زیادی کردووە و نرخی ماسیش وەکو باسم کرد لەگەڵەوەی تێچووەکەی زۆرە نرخی ماسیش ئێستا توانم بڵێم گران نییە بەراورد بە ساڵانی ڕابردوو. باشە دکتۆر هەندێک جارە بینین کە نرخی ماسی بەرزی و نزمی بەخۆیەوە بینە ناسەقامگیری بەخۆیەوە بینە هۆکاری ئەم گۆڕانکاریانە لە نرخەکەیە چین و ئایا بۆ نمونە وەرز بۆی هەیە بە پێی وەرزەکان وەرزێکی تر وەرزێک نرخەکەی گونجاوتر بێت لە وەرزێکی تر یان پێیوەستە بە چیۆم گۆڕانکاری لە بەڵێ ئەو گۆڕانکارانە لە نرخە با بڵێن هەڵبەز و دابەزەکە نرخ لە وەرزێکە با بڵێن تۆزێ تا ڕادێ گرانە بێت لە وەرزێکە هەرزانە بێ پێیوەستە بە خستنە ڕووی ئەو بەرهەمە لە ئێستا ئەتوانم بڵێم لە با بڵین لە مانگی دەوە خستنە ڕوو زیاد دەکات لە بەرۆی بەرهەمی پرۆژەکانی خۆمان پێیەکە زۆربەی زۆری پرۆژەکان بەرهەمەکان پێیەکە ئەوان کە لە وەرزی بەهارە پەنجە ماسی داخڵەکان یان دەستە ماسی داخڵەکەن لە مانگی دە و 11 بەرهەمەکان پێیەکە بۆی خستنە
ڕوو بۆ بازار زۆرە لەگەڵ ئەوەشدا با بڵین هاتنی گەشتیار بۆ شارەکانی هەرێمی کوردستان کە ئەمانە زیاتر خواستیان لەسەر با بڵین خواردن و کڕینی ماسی هەیە ئەویش دەبێتەوە هۆی ئەوەی کە با بڵین نرخەکەی تا ڕادەیە گران بێ ئەمانە هەمووی پەیوەندی بەیەکەوە هەیە با بڵین لەسەر خستنە ڕووەکە زیاتر ئەگە خستنە ڕوو زۆر بێ نرخەکەی دابەزێ کە لەم وەرزە بەو شێوەیە. دکتۆر لە دوای لافاوەکەی ئەم دوایە چەند حەوزێکی ماسی داڕەما ئەمە کاریگەری گەورەی هەبوو زیانی هەبوو بە شێوەیەکە. بەڵێ لە ڕاستیدا ئەوەی کە ڕوویدا لەم با بڵین مانگی پێشوودا با بڵین بۆ هۆی لافاوەوە ژمارێکی زۆر لە پرۆژەکانی بەخێوکردنی ماسی ئەوانی کە لەسەر زەی بچووک بوون ئەوی کێمە گەدار بین زیاتر لە 400 پرۆژە زیانیان بەرکەوتووە هەندێکیان با بڵین بە شێوەیەکی تەواو حەوزەکانیان ڕووخاوە و بەشێکی زۆری ماسیەکانیان جەماسی گەورە بوو بێ کە پێگەشت پێ و بەکەڵکەوە هاتوێ بخرێتە بازاڕەوە یان دەستە ماسییان پەنجەماسی وەکو خەزنکردندا نابێ بۆ با بڵین بۆ وەرزی بەهار کە داخلیکەن لە حەوزەکانیانە ئەمە زیانیان بەرکەوتووە لە ڕاستیدا ئەمە کاریگەری هەبووە لەسەر با بڵین سامانی ماسی کاریگەریەکەی هەر بۆ ئەم وەرزە نابێ مثلەن بۆ با بڵین بۆ ساڵی ئایندە ئەوانی کە پەنجەماسییان هەبووە با بڵین لە ئەم وەرزی بەهارەوە کە داخلیەکان ڕەنگە ئەو سەرچاوانی کە ئەو سەرچاوی پەنجەماسی کە داناوە بۆی لە حەوزەکانی خۆیانە داخلی بن ئەوان لە دەستدا بێت کاریگەری بێت لەسەر گرانبوونی پەنجەماسییان دەستەماسی و کاگەریشی هەبێت لەسەر با بڵین ئەو بڕێ کە ئەچێتە بازاڕەوە لە ڕاستیدا ئەمە کە با بڵین زیانێکی گەورە بوو بەرسامانی ماسیکەوت لەو ناوچانە. باشە دکتۆر باسی بابەتی سامانی ماسیم کرد لە پێش هاتنی جەنابتان لە ئینفۆگرافیکێکە ئەو داتانە کە لە بەردەستی ئێمن ئەو داتانن واتە ئەو حەوزانن کە تۆمار کراون ئەو کەسانن کە تۆمار کراون بە پێی ئەم داتانە بێ ئەوەی کە تۆمار کراوە تقریباً 106 پێویستی ناوخۆدابینەکات بێگومانەوە ئاگاتان لەو شوێنانەش هەیە کە تۆمار نەکراون و چالاکیەکەن بەوانەوە هەتاوەکو چەند سامانی ماسی ناوخۆ پێویستی ناوخۆدابینەکات. بەڵێ ئەوەی کە تۆمار کراوە با بڵین لە وەزارەتی کوشتتوکاڵ ئەوە بوو کە بەڕێستان بەڵاوتان کردەوە نزیکەی 400 با بڵین ئێستا ئاگاتە 450 پرۆژە کە تۆمار کراوە بڵێن مۆڵەتیان هەیە بەڵام ئەوەی کە لە ڕاستیدا مۆڵەتی نییە لەگەڵ ئەوانی کە مۆڵەتیان هەیە لەگەڵ 450 پرۆژەیە ئەگاتە زیاتر لە 5000 پرۆژەی بەخێوکردنی ماسی ئەمانە تۆمار نەکراون با بڵین هیچ ئەوەلاتێکیان نییە لە وەزارەتی کوشتتوکاڵ و سەرچاوەکانیەوە خەڵکانێکن بۆ خۆیان با بڵین پرۆژەی ماسییان دروست کردووە و ئەمانش کاریگەریان هەیە لەوەی کە بەرهەمی ماسی بخەنە بازاڕەوە لە ڕاستیدا ئەم پرۆژانە ئەوانی کە زیاتر با بڵین بڵاوە لە هەرێمی کوردستان حەوزەکانی گڵن ئەوانەی کە ماسی کار بەخێوەکەن لە ئێستا بەشی پێداویستەکانی ناوخۆی خۆمانەکە نەیتوانین ئێمە بڵین گەشتنوتە ئاستی خۆبژێوی نەک بۆ هەرێمی کوردستان وەکو ئێمە ئەتوانین ماسی برێنینە دەرەوە بۆ بڵین شارەکانی ناوەڕاست و خواروی عێراق ئێستا با بڵین هەرێمی کوردستان ڕۆژانە نزیکەی 75 تەنی پێویستە بۆ هەر چوار پارێزگەکەی هەرێمی کوردستان هەندێک جار ڕۆژانە زیاتر لە 50 تەن تا زیاتریش لەو بڕە ئەچێت بەرەو شارەکانی ناوەڕاست و خواروی عێراق یعنی ئەتوانین ئێمە بڵین گەشتنوتە ئاستی خۆبژێوی لە باشە دکتۆر ئەگەر بەو پێیە بێ ژمارە و حەوزانە کە تۆمار نەکراون زۆرن ینی ژمارەیان زۆر و بەرهەمیشیان زۆرە بۆچی تۆمار ناکرێن ئایا ڕێکارەکانی قورسە چی ڕێگرە لەوەی کە خۆیان تۆمار بکەن و کار بکەن؟ بەڵێ وەزارەتی کوشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بەڕۆبەتی گشتی سامانی ئاژەڵ و ڤێتەنەری هەوڵی داوە چارەسەرێک بۆ ئەو بابەتە بدۆزێتەوە و لیژنەی ڕاوێژکاری لە وەزارەتی کوشتتوکاڵ 2 ساڵ بەد ئێستا بڕیاری دێکە ئەو حەوزانە پۆلیان بکرێن خۆشبەختانە ژمارێکی زۆر لەو حەوزانە پۆلیان کراون بەڕوو ئەوە ڕۆن هەندێکیان مۆڵەت وەربگرن ینی ژمارەی ئەو پرۆژانەی کە ئێستا لە هەرێمی کوردستان مۆڵەتیان وەرگتووە زۆر زیاتر بێت لە چەند مانگی داهاتوە چونکە ئەو پرۆژانش کە مۆڵەتیان نەبووە پۆلێن کراون لەلایەن وەزارەتی کوشتتوکاڵ و سەرچاوەکانی ئەوە ئەوانش مۆڵەت وەرەگرن وەکو چارەسەریەک بۆ ئەو پرۆژانەی کە مۆڵەتیان نەبووە تاوەکو ئێستا. دکتۆر کاریگەری نەرێنی کارکردنی ئەو ژمارە زۆرە لە پرۆژەی بەخێوکردنی ماسی بەبێ مۆڵەت چییە بۆ هەرێمی کوردستان؟ لە ڕاستیدا ئەو پرۆژانە ئەنی توانیویانە بەرهەمێکی با بڵین پاک و تەندروست دابینکەن بۆ هەرێمی کوردستانیش و بۆ دەروی هەرێمی کوردستان وەکو باسم کرد لە شارەکانی ناوەڕاست و خواروی عێراق ئەنێمەنە کاریگەریان هەبووە لەسەر ئینتاجی سامانی ماسی با بڵین لە ناوخۆی خۆمانە ڕەنگە ئەگەر ئەو پرۆژانە نەبوونایە
ئێستا نرخی ماسی زۆر لەوە گرانتر ببووە چونکە ئەو پرۆژانی کە تۆمار کراون کە ژمارەیان ئێستا ئاگاتە 450 پرۆژە بەشی پێداویستی ناوخۆ ناکە و ئێستا هەرێمی کوردستان بەهۆی ئەو پرۆژانەوە بۆتە سەرچاوی یەکەم لەسەر ئاستی عێراق لە بەرهێنانی ماسیە. باشە دکتۆر مەبا من ئەم قسە بە جەنابەت ببڕم واتە ئەم پرۆژانە کە بێ مۆڵەت کار ئەکەن هیچ ینی زیانێکیان نییە بگرە باشیان ینی لایەنی خراپی نییە ئەم خۆ تۆمار نەکردنە ئەی بۆ کەوایە بچن خۆیان تۆمار بکەن. لە ڕاستیدا هەندێک لەو پرۆژانە با بڵێن هەرچەند ڕێنمایەکانی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بۆ دروستکردن و دامەزراندنی حوزی ماسی هیچ با بڵێن ئەوە قورس نییە کە بڵێن وا بکات کە خەڵک بە ئاسانی مۆڵەتەوە نەگرێت بەکو ئەم ڕێنمایانی لەم ئاخیرا دەرچوو با بڵێن لەم ساڵانی ئاخیرا دەرچوو ڕێنمایی ژمارە 9 ساڵی 2021 زۆر ئاسانکاری کردووە بۆ خەڵکانی کەیان هەوێ پرۆژەی سامانی ماسی دروستکەن بەڵام لە ڕاستیدا ئەوانەی کە تۆمان نەکراوان ڕەنگە خۆیان نەچوو بێتن پرۆژەکانیان تۆمارکانیان خۆیان مامەڵی دەرهێنانی مۆڵەتیان بۆ نەکردبێت لەبەرەوەی ڕەنگە هەندێک لە ڕێنمایی نەیانگرێتەوە ڕێنمایەکانی دروستکردن بەڵام لە بەخێوکردندا بە هەمان شێوەی ئەوانەی کە مۆڵەتیان هەیە ماسی بەخێوەکان بە هەمان شێوە بەرهەمێکی تەندروست و پاگە خەنە بازارەوە لەبەرەوە ئێمە کواڵیتی بەرهەمی ناوخۆی خۆمان زۆر باشترێ لە کواڵیتی و ماسیانی کە لە دەرەوەی هەرێمی کوردستانەوە باشە مادام وایە سامان ینی پێویستی ناو خۆدابینەکەن و هەلی کاریشی ڕەخساندووە هەبوونیان زۆر باشترە. دکتۆر پرسیارێکی تر لێرەیە دروستە بێەوەیە کە لە هەرێمی کوردستان چەند جۆرە ماسی بەخێو ئەکرێت و ئایا پلان هەیە بۆی کە پەرە بە جۆرەکان بدرێت ئەسڵەن ژینگەی ئەوەمان هەیە کە جۆری زیاتر لە ماسی بەخێو بکەین؟ ئەوی کە تا ئێستا لە لای ئێمە بەخێوەکرێت لە حوزە دەستکردەکانە با بڵێن بە شێوەیەکی سەرەکی با بڵێن ئەوەی کە ژمارەی زۆر بێ ماسی کۆمۆنکار بە لە جۆری کۆمۆنکار بە ماسی کار 5 جۆری هەیە جۆرێکی سەرەکیانەوەی کە خواستی زۆر لەسەر و لە بازارەکانە خواستی لەسەرەوە خەڵکێکی زۆر حەزەکە ئەو ماسیە بخوا ماسی کۆمۆنکار بە لەبەرەوە حوزە گەڵەکان لەبەروی خواستی زۆری لەسەر هەم لە کوردستان و لە عێراقیشە زیاتر ئەو جۆرە ماسیە بەخێوەکەن کە ماسی کۆمۆنکار بە و 4 جۆرێکی تر با بڵین لە سلڤەر کار بوو گراس کار بوو بیکێر کار بوو میرۆڵ کار بوو ئەوانش هەندێک جار لە هەندی حوزە بەخێوەکەن بەڵام ڕێژەکان زۆر کەمە لەبەروی خواست لەسەر ماسی کۆمۆنکار بێ لە حوزە گەڵەکانە حوزە کۆنکرێتیەکانیش با بڵێن ئەوانی کە ناوچە سارد و کوێستانەکانە بەڵێن و حوزانە دروست دەکەن پشت بە ئاوی سار دەبەستێ ئەوە زیاتر ماسی تراوت بەخێوەکەن تراوتی پەلکە زێڕینەیە کە لە ناو خەڵکە بە سەلەمۆن هاتووە ناوەکەی بەڵام لە ڕاستیدا سەلەمۆن نییە جۆرێکە لە تراوت حوزە هەڵواسراوەکانیش لە دەریاچەکانە هەر بە هەمان شێوە ماسی کۆمۆنکار کاربی ئاسایی بەخێوەکەن زیاتر لە هەرێمی کوردستان ئەو دوو جۆرەیە بەخێوەکرێ و هەرێمی کوردستان با بڵێن کەش و هەواکەی یان دەریاچەکانی ئێمە یان پۆند و حوزە دەستکردەکانی ئێمە گونجاوە بۆ هەندێک جۆری تری ماسی بەڵام لە ڕاستیدا لێ ئێستا ئەوەی کە بەخێو بکرێ ئەو چەند جۆرێ و گرنگی پێدرێت و خواستی زیاتری لەسەر لە بازارەکانە. دکتۆر سەڵاح مەجید سەرۆکی کۆمەڵی گەشەپێدانی سامانی ماسی لە هەرێمی کوردستان کە لەگەڵمان ئامادە بوو. سپاس بۆ زانیاریەکانتان. بەهۆی ئەنجامدانی ساختەکاری لە پێدانی دۆلار بە گەشتیاران وەزارەتی دارایی عێراق ژمارەیەک فەرمانبەری بانکی ڕافدەینی سزادا بە فەرمانی وەزیری دارایی عێراق 21 فەرمانبەر و بەرپرسی بانکی ڕافدەین بۆ ماوەی 60 ڕۆژ سڕەکرێن و لە کارەکانیان دوورەخرێنەوە تا ئەو کاتەی ئەنجامی لێکۆڵینەوەکان دەرئەچێت بڕیاریشە لە 15 و 22 ئەم مانگا لێکۆڵینەوە دەست پێ بکات. سزادانەکە بۆ ئەوە ئەگەڕێتەوە کە ئەو بەرپرسانەی بانکەکە لە پەنجەرەی پێدانی دۆلار بە گەشتیاران لە فڕۆکەخانەی بەغدادی نێودەوڵەتی ساختەکاری و پێشێلکاری یاساییان ئەنجام داوە. بە پێی زانیاریەکان ئەم دۆسیەیە لە پێشترا هەبووە بەڵام بەهۆی فشاری سیاسیەوە داخراوە و ئێستا بەهۆی زۆری فشارەکان لەسەر وەزارەتی دارایی دووبارە دۆسیەکە زیندوو کراوەتەوە.
لێرە باسێکی بەهای دراوەکانەکەی بزانین ئەمڕۆ لە بازارەکانی هەرێمی کوردستان کە بازار کراوەتەوە بەهای دراوەکان لە چه ئاستێکا مامەڵەیان پێوەکراوە. ئەمڕۆ لە بازارەکانی هەرێمی کوردستان $100 بە 146,000 دینار بوو. هێشتا بارودۆخی دینار دڵخواز نییە، ڕەنگە هۆکارەکەی بکڕێتەوە بۆ ئەو بارودۆخی داراییە کە پێشتر لە هەواڵەکانە باسم کرد. ئەو ئاستەکەمە لە داهاتی نانەوتی پشتبەستن بە داهاتی نەوتی و ئەو کورتێنانەکە لە بودجەی عێراقا هەیە. 100 پاوەند لە هەرێمی کوردستان بە 191,500 دینار مامەڵەی پێوەکرا. 100 یۆرۆ بە 167,250 دینار بوو. $100 بە 14,100,000 تمەن بوو. بێگومان ئەمڕۆ بەهۆی ئەو بارودۆخەکە لە ئێران هەیە هەموو وێبسایتەکان هەموو ئەو کەناڵانە کە نرخی دۆلار لە ناوخۆی ئەو وڵاتە ڕائەگەێنن داخرابوون و ناتوانانی دەستە ڕابگا بە نرخی دۆلار لە وڵاتە لە ئێستاە ئەوەی کە هەیە نرخەکەی و بەهاکەی لە بازاڕی ئاڵوگۆڕی دراوی سلێمانیە و 1 ملیۆن لیرەی سووری بە 95,000 دینار و 100 لیرەی تورکیش بە 3,392 دینار مامەڵی پێوەکرا لە کاتی داخستنی بازارە. ئەمە بەهای دراوەکان بووکە بۆم باسکردن و باسێکی زێڕشتانەگەر بۆ بکەم 1 ئۆنسە زێر لە بازارەکانی جیهان بە $4,509 مامەڵی پێوەکرا. هەموو ئەو فاکتەرانە کە لە ماوەی ساڵی 2025 ببوون بە هۆکار بۆ بەرزبوونەوەی نرخی زێر هەن لە ئێستاە ئەو ناسەقامگیریەکە لەسەر ئاستی جیهان هەبوو لە ڕووی بازرگانیەوە. بێگومان ئێستا بارودۆخێکی ژیۆپۆلەتیکیش باڵی بەسەر هەندێ ناوچەیە کێشاوەکە ڕەنگە ئەوە هۆکار بێ بە بەرزبوونەوەی نرخی زێر هەرچەند ئەمڕۆ بازارەکانی جیهان داخراون. ئەمە کۆتا نرخە لە کاتی داخستنی بازارە 1 کیلۆگرام زێر بە $145,000 مامەڵی پێوەکرا. 1 لیرەی زێر بە $956 زێڕی ئەیارە 21 لە بازاری هەرێمی کوردستان بە $930,000 دینار و مامەڵی پێوەکرا 1 ئۆنسە زیو لە بازارەکانی جیهان بە $79.93 و 1 کیلۆگرام زیویش بە $2,570 مامەڵی پێوەکرا. با باسێکی نەوتیش بکەین کە ماوەی چەند ڕۆژێک نەوت بەرزبوونەوەی تۆمارکرد لە درێژایی هەفتەی ڕابردووە تقریبان 102 زۆر دڵنیانیم بۆیە بیری لە یەکەمە 102 بۆ 104 نرخی 1 بەرمیل نەوت بەرز بووەتەوە. هۆکارەکەشی و نادڵنیایی هەیە کە بەهۆی لە ڤەنزوێلا ڕوویدا و بارودۆخەکە لە ئێران هەیە هەندێک نادڵنیایی دروست کردەوە نرخی نەوتی بەرز کردوێتەوە. 1 بەرمیل نەوتی خای برنت بە $62.99 مامەڵی پێوەکرا. نەوتی تەکساس بە $58.77 و غازی سروشتیش بە $3.16 لە کاتی داخرانی بازارەکانی جیهانە مامەڵەی پێوەکراوە. لە دوای بەهای دراوەکان ئەمەوێ باسی بابەتێکی ترتان بۆ بکەم کە بانکی ناوەندی عێراق ئاماژەی پێداوە ڕاگەیەندراوێکی بڵاو کردووەتەوە کە هەندێک مەرجی بۆ ئەو بانکانە ڕاگەیاندووە کە مامەڵەکردن بە دۆلاریان لێ قەدەغە کراوە بۆ ئەوەی بتواننەوە بانکانە بە دراوی دیکە دراوی بیانی دیکە لەوانە یۆرۆ یوان و دەرهەمی ئیماراتی کار بکەن. هەندێک بانک لە عێراق هەن کە کارەکانیان سنووردار کراوە بە دیاریکراوی مامەڵەکردن بە دۆلار بۆ ئەو بانکانە قەدەغە کراوە. ئەوترێت ئەو قەدەغەکردە ڕێکارێکی چاودێریکردنە و هۆکارەکەی پابندکردنی بانکەکەی بۆ ئەوەی شەفافیت و دیسیپلینی دارایی زیاتر بکات بەرزی بکاتەوە. سەرەکی ترین مەرج بۆ ئەو بانکانە بۆ مامەڵەکردن بە دراوەبیانیەکانەوەیەکە سەرمایەکەیان لە 300 ملیار دینار کەمتر نەبێت. بانکی ناوەندی ڕێکارەکانی لەژێر ناونیشانی ڕێنماییەکان و مۆدێلەکان بۆ هەڵسەنگاندنی کەمترین پێداویستیەکان بڵاو کردووەتەوە کە ئەو بانکانە ئەگرێتەوە کە ناتوانن مامەڵە بە دۆلار بکەن ئەیانەوێت بە دراوەبیانیەکانی تر لەوانە یۆرۆ یوان و دەرهەم مامەڵە بکەن. جەختیش لەوە ئەکاتەوە کە ئەم ڕێنماییانە بەشێکن لە چاکسازیەکانی کەرتی بانکی عێراق کە لەلایەن بانکی ناوەندیەوە جێبەجێکرێت. باسی ڕێنمایەکانی بانکی ناوەندیتان بۆکەم کە بڵاوی کردوتەوە بێگومان هەندێک بانک لە عێراق سزایان خرایە سەر وەکو سزاش ناوەکو وتم ئەمانە ڕێکارێک بوون بۆی زیاتر چاودێریە و بانکانە بکرێت کە شەفافیەتیان بەرز بکەنەوە دیسیپلینی داراییان بەرز بکەنەوە کە لە دەرئەنجامی ئەم ڕێکارانە لێیان قەدەغە کراوە کە بە دۆلار مامەڵە بکەن. ئێستا بانکانە ئەیانەوێ بە یوانی چینی بە دەرهەمی ئیماراتی و بە یۆرۆ مامەڵە بکەن. بانکی ناوەندی ڵێگەرەتانەوێ ئەو کارانە بکەن ئەبێ
ئەم مەرجانەتان هەبێ. یەکەمیان ئەوەی کە سەرمایی بانکەکە ئەبێ لانی کەم 300 ملیار دینار بەیانی لە 300 ملیار دینار کەمتری نەبێت و ئامانجیشیانەوە بێت کە تا ساڵی 2028 تا کۆتایی ساڵی 2028 سامانەکەیان بۆ 400 ملیار دینار بەرز بکەن و بێگومان باسی ئەوشم بۆ کردن ئەو دراوانەکە ئەو بانکانە ئەیانوێت لە جیاتی دۆلار مامەڵی پێوە بکەن با زانیاری زیاتر وەربگرین بزانین هەل لەم بارەیەوە چیمان هەیە. باسی نەختینەی کردووە لەم ڕێکارانەیە بانکی ناوەندی ئەڵێ ئەم بانکانە ئەبێن نەختینەی تەواو و جێگیریان هەبێت واتە بڕی پێویست کە باسم کردلانی کەم 300 ملیار دلار لە بانکەکەیان نەختینەیان هەبێت ئەڵێ بانکەکە ئەبێت توانای جێبەجێکردنی پابەندیەکانی بەپێی ستانداردەکان هەبێت. ستانداردەکان چین؟ دوو ستانداردی نێودەوڵەتین کە ستانداردی LCR و NSFR ئەم دوو ستانداردە باس لەو ئەکەن کەڵێ ئەو بانکە ئەبێ ئەوەندەی سامان هەبێت کە بتوانێت بۆ نمونە ئەگەر لە یەک کاتی دیاری کراوە هەموو ئەو کەسانە کە خاوەنی هەژمارن لەو بانکە ڕویان کردە بانکەکە و داوای پارەکەیان کردەوە بانکەکە بتوانێت دابینی بکات و هەتاوەکو لانی کە مانگێک درێژە بە کارەکانی بکات و ئەم ستانداردانە ئەڵێن کە بانکەکە ئەبێ سامانەکەی بەقەدەر ئەوە بێ کە بتوانێت بەرگەی شۆکەکان بگرێت و بتوانێت درێژە بە کارەکانی باد لە بارودۆخی قەیرانەوە. باسی شەفافیەتی کردو بانکی ناوەندی بۆ ئەو بانکانە ئەڵێ بێ لیستی پشتڕاستکراوەی خاوەن پشکەکان بەردەست بێت ئاشکراکردنی لایەنە پەیوەندیدارەکانی بانکەکەش یەکێکی ترا لەو خاڵانە کە ئەبێت لە ڕێی شەفافیەتەوە هەیان بێت وڵێ ئەبێ ستانداردەکانی شەفافیەتی دارایی جێبەجێ بکەن چ ستانداردە نێودەوڵەتیەکان و چ ستانداردە ناوخۆیەکان ئەبێ ئەو بانکانە ڕەچای بکەن بۆی کە بتوانن مامەڵە بەو دراوانەوە بکەن. بەڵام لە ڕووی بارودۆخی بانکەکان لە عێراق لە هەموو عێراق 81 بانکەیە لەم 81 بانکە 31یان بانکی ئیسلامین 24 بانکی بازرگانی 16 بانکی بیانیان دەرەکی 8 بانکی حکومی و 2 ئۆفیسی نوێنەری بانکە بیانیەکان هەیە و بەگشتی 35 بانکیش لە عێراق سزادراون یان چالاکیەکان یان با نەڵێن سزادراون چالاکیەکان یان وەکو ئاماژەم پێکرد سنووردار کراوە ناتوانن لە مامەڵەکانیانە دۆلار بەکاربێنن و ئەم 35 بانکە گەربیانێ ئەو دراوانی تر بەکاربێن ئەبێ هەموو ئەم ڕێنماییانە کە لێرە لەم ئینفۆگرافیکەیە بۆم باسکردن جێبەجێ بکەن. ئەمە کۆتا زانیاریمان بوو لەم بارەیەوە بەڵام ئەمەوێ بچمە لای بابەتێکی تر کە پەیوەندی بە بازرگانی هەیە لەسەر ئاستی جیهان. سەرڕای ناڕەزایەتی فەڕەنسا و دژایەتی جوتیاران یەکێتی ئەوروپا ڕەزامەندی نیشانداوە بۆ ڕێکەوتنی بازرگانی ئازاد لەگەڵ بلۆکی مێرکۆسۆر. بلۆکی مێرکۆسۆر لە 4 وڵات پێکاتوە کە ڕێکەوتنێک بۆ بازرگانی ئازاد لە نێوانی ئانا هەیە. بڕیارە سەرۆکی کۆمیسیۆنی ئەوروپا ئەمڕۆ بۆ ئیمزاکردنی ڕێکەوتنی بازرگانی لەگەڵ وڵاتانی ئەمریکای لاتین بچێتە پاراگوای. ئیتالیا، ئیسپانیا و ئەڵمانیا بە زۆری پشگیری ڕێکەوتنەکە ئەکەن. بەرلین ئەڵێت ئاسایشی ئەم ینی ستایشی ئەم ئاماژە بەهێزە ئەکەن کە لەلایەن یەکێتی ئەوروپاوە هەیە لە کاتێکا کە وڵاتانی تر بێگومان بەرلین ئەڵێت لە کاتێکا کە وڵاتانی تر پاشەکشە ئەکەن و زیاتر گۆشەگیر ئەبن لەسەر ئاستی جیهان و سیاسەتی بازرگانی شەڕانگێزانە ئەگرنەبەر ئەوروپا بیر لە دروستکردنی هاوبەشی نوێ ئەکاتەوە. هەروەک فەڕەنسا، هەنگاریا، ئێرلەندا و نەمساش دژی ڕێکەوتنەکەن بەنیازن دژایەتیەکەیان ببەنە پەرلەمانی ئەوروپا کە چاوەڕێ ئەکرێت بۆ پەسەندکردنی ڕێکەوتنەکە لە داهاتوێکی نزیکا کۆ ببنەوە. لە سەروبەندی ناڕەزایەتی جوتیارانە لە کۆی 720 پەرلەمانتار 150یان داوای هەڵوەشانەوەی یاسای ڕێکەوتنەکەیان کردووە. لە ساڵی 1992 دانوستان لەسەر وردەکاری ڕێکەوتنەکە ئەکرێت ئەگەر بچێتە بواری جێبەجێکردنەوە یەکێگە بێت لە گەورەترین بلۆکەکانی بازرگانی ئازاد لە جیهانە لە نێوان یەکێتی ئەوروپا، بەرازیل، ئەرژەنتین، پاراگوای و ئۆروگوای کە ژمارەی دانیشتوانەکەیان بێگومان بە یەکێتی ئەوروپاوە ئەگاتە 700 ملیۆن کەس.
باسی ئەم ڕێککەوتنەی یەکەتی ئەوروپاتان بۆکەم بێگومان لەگەڵ مێرکۆسۆر کە ئەمە بلۆکێکی بازرگانیە لە ئەمریکای لاتین. بازاڕی هاوبەشی باشوور لە ئەمریکای باشوورە ئەم بلۆکە وەکو بۆم باسکردن پەیمان نامەی ئانسیۆن لە 1992 بۆ بلۆکەکە باسکراوە. بلۆکەکە وەکوتم پێک هاتووە لە 4 وڵات بەرازیل و ئەرژەنتین و پاراگوای و ئۆرۆگوای کە یەکێتی ئەوروپا بەتەمایە پەیوەست ببێ پێیانەوە و چالاکیەکانیان بە شێوەی ڕسمی لە ساڵی 1995 دەستی پێکرد. ئامانجەکانی بلۆکەکە چییە؟ نەهێشتنی باجی ناوخۆی واتە ئەو 4 وڵاتە لە ناوخۆی خۆیان باجیان لەسەر بەرهەمەکانی یەکتر نەهێشتووە، دەستنیشانکردنی باجی هاوبەشی دەرەکی واتە هەر 4 وڵاتەکە بۆ ئەو بەرهەمانی لە وڵاتانی ترەوە دێتە وڵاتەکان باجی هاوبەشیان هەیە بە شێوەی یەکسان بۆ یەکسانی هەبێ لە بازارگانی کردنیانە. گواستنەوەی ئازادانی کاڵا خزمەتگوزاری و سەرمایە لە نێوان خۆیانە بکرێت بۆ نمونە وەکو یەک وڵات ئیتر چهلی کار لە وڵاتانەوە بێ و بچێت سەرمایە لە وڵاتانەوە هات و چۆبکە کار چەند ئەوترێک بۆ هەلی کارەکە تا ئێستا لەو ئاستەیە سەرکەوتوو نەبوون و هاو ئاهەنگی سیاسەتەکانی بازرگانی پیشەسازی و کشت و کاڵیش یەکێکی ترە لە ئامانجەکانی بلۆکەکە. وڵاتانی ئەندام هەتاوەکو ئێستا بەرازیل، ئەرژەنتین، پاراگوای و ئۆرۆگواین ئەندامێک سڕ کراوە کە پێشتر هەبووە ڤەنزوێلا بووە، ئەڵێن ئەمە بە هۆکاری سیاسی بووە کە سڕ کراوە ئەم وڵاتە و ئەندامانی چاودێریش چیلی، بۆلیڤیا، پیرۆ، کۆلۆمبیا و ئیکوادۆرن کە ئەم وڵاتانە ئەوترێت چاودێری کارەکانەکەن بۆی بزانن ئەسڵەن ئەیهێنێت ئەم بلۆکە کە بتوانن بچنە ناو بلۆکەکە و ببن بە ئەندامتیایە. گرنگترین هاوبەشە بازرگانیەکان یەکێتی ئەوروپا، چین، ئەمریکا و وڵاتانی ئاسیان واتە ئەم وڵاتانە گەورەترین هاوبەشی بازرگانی بلۆکەکەن، ینی هاوبەشی بازرگانی ئەو 4 وڵاتن کە باسم کرد. پێک هاتەوە دامەزراوەکانی بلۆکەکە بەم شێوەیە ئەنجومەنی بازاڕی هاوبەشیان هەیە کە بەرزترین ناوەندی بڕیارە پێک هاتووە لە سەرۆک کۆمارەکان، لە وەزیرە ئابوووریەکان و لە وەزیری دەرەوەی ئەو وڵاتانە. گروپی بازاڕی هاوبەشیشیان هەیە کە ناوەندێکی جێبەجێکارە بڕیارەکان جێبەجێکات. پارلەمانی مێرکۆسۆریان هەیە کە ناوێندی ڕاوێژکاریە ئەوترێت کە دەسەڵاتەکانی وەکو پارلەمانی یەکێتی ئەوروپا نیانی بۆ بەرفراوانی و بەهێزیە نیە و سکرتارەتیشیان هەیە کە لە مۆنتێڤیدۆیە لە ئۆرۆگوای. با بچین زانیاری زیاتر هەر لەم بارەیە وەربگرین. هێزی ئابووری بلۆکەکە بە شێوەیە کە ژماری دانیشتوانی بلۆکەکە هەتاوەکو ئێستا یەکێتی ئەوروپا نەچووە، هەتا ئێستا 300 میلیۆن کەسە، یەکێتی ئەوروپا بچێت ئەبێت بە 700 میلیۆن کەس. کۆی بەرهەمی ناوخۆکەشی 2.5 تریلیۆن دۆلارە. گەورەترین هەناردەکاری ئەم بەرهەمانەیە ئەو بلۆکە گۆشت، سۆیا، گەنمەشامی، شەکر و بەرهەمی کشت و کاڵی. بۆیە کە جوتیارانی ئەوروپا ناڕازین لە پەیوەستبوون یەکێتی ئەوروپا بە بلۆکەکەوە. هەناردەی مێرکۆسۆر ئەم بابەتانن گۆشت، سۆیا، قاوە، شەکر و بەرهەمی کشت و کاڵی و هەناردەی یەکێتی ئەوروپاش بۆ بلۆکەکە ئەگەر پەیوەست ببێ بێگومان ئۆتۆمبیل، ئامێری پیشەسازی دەرمان و بەرهەمی کیمیایی. ئەمە کۆتا زانیاریمانە دەربارەی ئەم بابەتە. هەر بەم داتاوژمارانە کۆتایی بە هەواڵ ئابوووریەکانی ئەمڕۆ هێنم کە بە یارمەتی هاوکارانم پێشکەشم کردن. زۆر سپاس کە بینەرمان بوون و ماڵاوە.